بەهارە دەست پێەکەین 15 دەی 25 مەرەزە تۆەکەینی تر ئەم کاتیش مانگی دەیە دەرەویەکەین و دێن لە دەڕاستە و دەرەوەکەین دەکەین لە دەڕاستە گەر نەکەیەوە پیەوە دەڕاستە دەرەوەکە بۆمانەوە ئەتر ئەوەی پاکەکەین و ئەوێن لە سلێمانەی برنج و تێرە وەڵاو پێی مەرەزەکە ئەگەر مەرەزەکە زۆروێت ئەوە زۆرە خایەن ئەگەر نەیشکەوتووە مەرەزە دەڕاستە خۆی و پێوە دەرەوەکە کار ئاسانێکی باشە بۆ ساحێوە گەر بەرهەمی ناوخۆی ئەگەر ئەوانەی دەروە نەیەن بەرهەمی ناوخۆی خۆمان جوانە برنجێکی جوانە پاک و پختەیە هیچ کێشەیەکی نییە و حکومەت هاوکاری بکات خەڵک بەروبوومی خۆی بێ باشترە یا پارە بکە خەڵک زیاترە خەریکەی ئێمە ئەم چەڵتۆکە سپیە کریە و چەڵتۆکی شێ پێژنی گۆڵسپی ئەکرێ و ئەوەش ئەمریکیەکە هەیە بەس برجانگی نیە ئالوێ کریا ئەمریکی باریکێک بۆندار ئەم چەڵتۆکە سپێ برنجێکی جوانە و برنجێکی بێعیب ساب ئەگەر باران لێدا و مانگێ تەمە مانگێ ئای پاییزی خواردە ئەبێ برنجەکەی دەرەجەی تا بارانێدا چەڵتۆکەی جوانێ بەس ناڕەحەتە ناڕەحەت کێشە دروستەکە وشک ناوێت و ئینا باران لە تالیدا چەڵتۆکەی جوانە وڵا دوای ئەوە ئەگەر نەکەوێت بە نەیخات بۆ دەڕاستە دەرەوەکەن دەڕاستە خۆیتی وەکو گەنم دەرەوەکە هەناو ئەرزەکە خۆی دەرەوەکە ئەگەر کەوتویە ئەوە بەداست دەرەوەکەین بێمە مەکینەی بیکێشین لە شوێنەکە داینەی بخێن سەر جەلاتی وەسەر جەلاتین و لەبەرەوە خۆڵی تێ نەچێ یان بەدی تێ نەچێ چاکترە ئەگە بەرشی زۆر باش کیلۆیەک فەرەیەکی تایە بەڵێ من لەوە پێشکردومە یا 7 کیلۆ پر 7 فەرەیەکەوە 7 کیلۆی 7 فەرەی هەشتەنەکەی بە تاکید نازانم بەس پێم وایە 1500 چەڵتۆکەی بۆ خواردن خۆشمان ئەیکەین و بۆ ئەگەر لێ مازیەوە ئەیفرۆشی